پێدانان هەڵەکانی مرۆڤ زۆر و بۆرە دانی پیادانێم ژیانم دەگۆڕە شەوان بەرلاوای سار لە سارینکە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورە ڕاستی دەڵێم و لە خۆم نەبورە ئینسانی عینات لە قوردا چاکە گەر ڕاستی ناڵێ ژیانە دەفەوتێ لێ مردن باختە واری بۆ دەنێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ سەرکەوتنی تۆم سۆگەر دەبێ ئاوێ نەبکە بە هەڵێ ژیانت دانی پیا بنێ بە هەڵەکانت بەرامبەرەکەت بخوێنە ڕاوە خۆپەرستی لە دڵت بسراوە خۆپەرستی لە دڵت بسراوە خاتون حەمەد نەبینیوە؟ حەمەد نەبینیوە؟ بەس دەبی چێوە چوبی کاکە حەمەد نەبینیوە؟ عەجایب ڕۆنین بڕۆ تنبوري محمد او قشري مخمور ولا محمد لقيت النية بري ما مستد رحمة لباب ولا قشري مخمور الرام تقري محمد صدق ليلاته ما مصنع بني حياتم اشرب لجيتارم لدستيا قابل كبابي اللي بداهم كرة اوازي دادن رحمة لبابي اوه هلا ثم ابي مزاج ما تيك بديو گۆرانی کوردستان قەت بکەی میزاجی کوردەواریم تێک چوو دەروێژ عەبدوڵڵا پای ئەو تە جوانانە ئەو شعرە بەناوبانگەی مامۆستا گۆران دەزانی و کەچی عەمەلیشی پێ ناکەی مامۆستا شتی زۆر بە قۆتریش دەزانم مامۆستا سەقفەکانی وڵاتی بەرز نیم بەڵام بەژنی من کورتە ئەو محەممەد ماغوو دۆ دەرێت دەزانم هیچ شتێکی خۆتت پێ نییە وتەی بە خۆتیش دەزانم هەرچە دەهیزی نییە بەڵام بزانم چییە مامۆستا دەرێ ئەگەر لە دەرگایەکتدا نەیان کردەوە جاری دووەم لە دەرگایەکەیدا ئەگەر جاری دووەم نەیان کردەوە جاری سێم لە دەرگایدا ئەگەر نەیان کردەوە ملت بشێنە شعور تێبیکاکە لۆرم لە دەرگای درێت لا حول ولا قوة إلا بالله أتو ڕادەبێری نا مامۆستا بە قورئان بەڕاستیش زۆر بەڕاستی قسەی دەکەم محەممەد بەڵێ مامۆستا ئەمن بەستی بکەم ئیرەکانە حەمامە کەست دیتە لە حەمامی گۆرانی بڵێ مامۆستا حياتم قەناعەت هەبیتن ئەو حەمامە لە هەموو دنیا لە خۆشنی بەکاردێ بەڵام لە وڵاتیمە نیوەی ئیبداعی گۆرانی بێژەکانمان حەمامێ بووە محەممەد دە تو بوختانیان پێ دەکەی کورە بەسا پێم نەگوتی ئەوەندە بوختان بە خەڵکی مەکە ورە مامۆستا شتیت کەش دەزانم مادام وی لێ هات بە هەمووی کەش بکەم دێڵە کاکە دێ مامۆستا ئەوانەی کە دەرێم جێ ملەتیان تێکدایە وەڵڵاهی یەکەچیان نییە پێشەوەی بستە حەفلان نیو دەبەڕوونی زەیتی دەخواتەوە نیو دەبەڕوون ئارێ وەڵڵا محەممەد کورە بەسە کورە سەر هەر بڕۆ خوای ببینە کورە بەسە باز ئەوەندە بوختانی مەکە مامۆستا بە سەری داکەم بوختانی ناکەم وەڵڵا محەممەد واز بینە ئێستا وەختی ئەو قسانە نییە با بڕۆین بەرنامەکەی خۆمان دەست پێ بکەین بەدێگەرە مامۆستا حیاتم ئیبداعی بکەم لۆ لەوە تەریف فەنین دەدەی لێ ئەحساسم مەدە وەڵڵا دیارە توش دەکەوێ وەکو
ئەوانی تر بە ناوبانگ بی بەڕێ مامۆستا لۆچم کە بدرە لە خەرچی ئەرێ وەڵڵا وها بەناوبانجش دەبم زانە حەفلەم بەبەر دەکەوی هەر نەبی قسێک لەسەر مەسرحی خۆم شێت دەکەم خەرک نییە واز بینە تێمە پەڕێنە محەممەد خەڵک هەیە لە ڕێگایەکی خراپ ناوبانجی پیا کردیا بەڵام ئەو شتە زۆر غەڵەتە پندێکی کوردی هەیە دەڵێت نان بۆ ناناوە گۆشش بکە دەشریم بەسە کورا چاویم نیحەیەت یەک بەرزە ئایبە قوربان بم نازانی چیە قسە لەگەڵ دەکا مامۆستا دەزانمە توی محەممەد گوێ بگرە ئەگەر وا بکەی دەتگۆڕم ولۆنگۆ هیوایەتانە معاش خەرچی یعنی نییە یەک عادەتان هەیە وەچی شتێکتان دەکەوتە دەست ڕاست معاش خەرچی دەبڕن و دەری دەکەن کورە بەسە واز لەو تەبیعاتە بین محەممەد ئەتوو کەسێکی ئەکتەری وەکو ئەکتەر پێشکەش دەکەی بەێ بەڵام ئەتوو وەکو مۆسیقی ناوێتن کورە مامۆستا لێگەر ڕەحمەت لە بابت لێگەر ببمە گۆرانی بێت بە قورعانی بجاع دەکەم ئەتو هێشتان جێت لە ئەو تاری سەوتم نەبووە الحكم لله کاکە باجێمان لە سەوتت بی والله نەیفرۆشم تیلا نەیفرۆشم والله نەیفرۆشم تیلا نەیفرۆشم والله نەیفرۆشم کورە بەسە کورە تۆ بە زۆی دەزانێ هەل وێرن دەستە گولوێرن کورە بەسە بابە هەل وێرن و کورە هەموو گۆرانەکەشت سەقەت کرد مامۆستا خەرک حەزی لەونەوە عەشتانەیە کاکە وەرە بە جددی گۆرانی برێ بە ئەکادمی برێ کەس جێر لێ ڕاناگریتن محەممەد ئەمە دەبێ هەوڵ بدەین خەڵکەکە وشار بکەیتەوە کە جێ لە گۆرانی ڕێک و پێک و جێ لە گۆرانی ڕەسەری کوردی بگری جێ بگرە محەممەد بەس پێم برێ پرسیارەکم لەلا دروست بووە چێ بەتی گوتێ دەنگت خۆشە مامۆستا شێرزاد مولیدا ئێ وەڵڵاهی دەنا پێ درم شێرزاد بە توی ڕابوارد کورە بە قورئان بە من ڕابێریتن ئەمنەوە هەم پێ ڕابواردێ بە حیاتی لێ دەرنایە سرکێتە جبیزەم پێریم بە چارەم پێری بەستە دوای شێرزاد مامۆستا حیاتم شێرزاد ژوەیەکی مۆسیقیە 24 سەعات دەنجی مولدی لە بنجێ لێ دێدا حەمەجان بەر لەوەی خەڵک ڕەخنە لە خەڵک بگرین دەبی دان بە هەڵەکانی خۆمان دابنێ دەبی لە خۆمان دەست پێ بکەین والله ئافەری مامۆستا توشت پێ هابین جێ بگرە حەمە ماستاوی مەکە دەبی دان بۆ دابنەی کە گۆرانی ئیشی تو نییە ئیشی تو ئەکتەریە مامۆستا لێ مەجالەکەم دێ بەشکەم نا دەی محەممەد دەبی لێرە ئەعتراف بکەی کورە مامۆستا ڕەحمەت لە بابت بووە لە حەمامی ئەعتراف بکەی ئەلە خەمسینە ناو ستۆدیۆی نەخێر لە چێ هەڵەت کردێ دەبی لەوێ ئەعتراف بکەی یعنی بیکەم لێر کۆنێتەوە تەواو محەممەد اعتراف دەکەم کەم گۆرانی کوردی و زیندە بە ساڵ کرد اعتراف دەکەم نییە غەدرم لە گۆرانی و گۆرانی بێژان کرد اعتراف دەکەم ئەمن یەکەم دزم دزی بەرێ چ دزیە پرتەقال دەست پێ مەکەوە محەممەد مامۆستا ئاوازی کوردی ئاوازم دزیە هینایەتم کردیتمە کوردی یعنی ئەتوو کۆمپانیاشە دەبووە کورە مامۆستا کۆمپانیایەکەم هەبوو بە ناوی محەممەد جیو بۆ دزینی ئاوازی تورکی و عەرەبی و فارسی و ئەرمەنی و ئازەری و بەلخان تەواو تەواو مامۆستا اعتراف تەواو خەلاس زۆر باشە محەممەد ئێستا با بڕۆ بچینە خوارێ مامۆستا دوو دەقە لێم گەڕێ ئەتوو بڕۆ من لە دوو دێم زۆر باش باشە بەڵام چاوەڕێ دەکەم چاوەڕێ خۆ نەخافرێنی باشە مامۆستا گیتارجیان ئەی بە قوربانت بم زۆر محاولە لەگە کردی نییە پێ بمە شتێک بەس نییە حیای تۆم برد حیای گۆرانی و مۆسیقام برد ئەتوئی منی ئەتوی پیاوی خۆتی ئەمن دەبی بچم پێشکەشکاری بکەم هەر کەسە و ئیشی خۆی مع تقدير الفنان الكبير محمد نجات دان پێدانان لەوە مەکە مامۆستا ئەتوش گەلک ئاخری زەلامەشە ها ئەو چێدرێ فیلم مسڕی و شتانەیە محەممەد ئەڵلقەی ئەم جارەمان لەسەر هەڵبژاردننی هاوسەرە چ مامۆستا هەڵبژاردننی هاوسەر ئەی ئافەری مامۆستا ئەی ئافەری مامۆستا کورە هەموو معاناتی منە مامۆستا گریانم دێ مامۆستا مژیانم ئەمن نییە وەرە لەم پرسە ئەمە باشترین زەلامم لە هەڵبژاردننی
کەسایەتی لاڵ بژاردننی ئاوسەر باشە محەممەد بەێ مامۆستا ئێستا دەچینە ناو بابەتی یەکەم بۆچی زەینەبت ڕەفز کردەوە خراپ بوو زەینەبم بە بیرمەینەوە قوربان بە مامۆستا خەمی دەخۆ مامۆستا زەینەب چ عیبی هەبوو مامۆستا زەینەب هەتا بری بە ئەخلاق بوو هەتا بری کچێکی ڕێک و پێک بوو دیندار متەدەین مامۆستا مسەقەفیش بوو. ڕێک و پێک موسەقەف شەهادەدار بەس ڕەفزم کردەوە ئەی باشە لۆ لەگە من نەدەگونجا مامۆستا یعنی مسەقاف ڕۆشنبیر بە ئەدەب هەمووی ئەو مواصفات تێدا بوو یعنی چۆن لەگە خەڵکی ناگونجێ مامۆستا لەگە من نەدەگونجا ئەی لۆ تو چ ماسەفات مامۆستا ئاخر دەزانیت بوو ئەو قوتە بوو چ قوتە بوو ئەمیش بە خۆت دەزانین زەرامەچی محەممەد قیافەم پێ دەرێن دەهستەوە بابا تەماشای هاوێنێ کە بۆ ئەوێنێ تۆم نی کەشف دەکەی ڕەحمەت لە بابەت شەرەفت عیب ناکەی وڵاهی ڕاز دەکەی مامۆستا دەرێت چوومە ئاوێزایی بەس ئێستا اعتراف دەکەی ئەرە وڵا زەینەب ئەو بەژنا هەمومان خودای گەورە دروستی کردینە مامۆستا زای مەسەرەی عەرەبی هەیە زای سترێت دەری؟ دەری ئەگە مارت لە شوشەی دروستکرا و بەر لە ماری کەس بدا مەگرە زۆر باش بەڕاستی وتەچی زۆر جوانە جێم لێ ئێستا مامۆستا. بەرامبەر ئەو ئاوێنەی دان بە هەڵەکانی خۆت دادەینی فەرموو زەینەب گیان زەینەب زۆر داوای لێبردن لێ دەکەم لەبەر ئەوەی ئەم غەدرم لە تو کرد لەبەر ئەوەی ئەتو زۆر شایستە بووی لە بۆ من بەڵام ئەمن چاوم لە پارەی بوو چاوم لە ناوبانجی بوو حەزم لێ بوو پۆزی لێدەم نەمزانی ئەو شتانە نییە ژیانی من نەموو تێک دەدا ئێستا زەینە بەختی سپیە ئەرێ وەڵام مامۆستا زەینەب ڕووی سپی بیتن ڕووی منی ڕەش بیتن مامۆستا ئێستا زەینەب مێردی وەرستا عامری کردیە وەستا عامر چێە وەرستا عامر دۆخرەمە چی مامۆستا یعنی عامر ژیانی خۆش کردیا گورە مامۆستا ژیانیان گەلە خۆشە ویچاری لێیان چڕامەوە گوتیان سەفەری شوماڵیان کردبوو لە ئێران واللهی خوا بەختی زیاتر سپی بکاتە بە قورعان. باش بە تووشی تو نەبوو نانا مامۆستا بە قورعان لە ئەوە لۆی جێڕامەوە ئاغای مەتەڕی ئاغای مەتەڕی چی ئاغای مەتەڕی کێکی قەنادی دەفرۆژ لە ئێران گورە کێکی قەنادی چ پەیوەندی بە مۆزعەیە گورە مامۆستا خرامی ڕەبتی بە یەکۆیەکەوە بایم ئاتۆ ڕەبتت کردیە ئێستا کە دەبی دام بە هەڵێ خۆت دابنی کە بەڕاستی ئەگەر کەسێک ماڵی لە شوشەی بووی نابی بەر لە پەنجەرەی خەڵکی بگریتن حیات یەک بارچە تەواو بکە زەینەب زۆر داوای لێبردن دەکەم گەورەترین غەڵەتی ژیانم ئەوە بوو ئەتومار نەبژار ئەمن ئێستا ئەتراف دەکەم غەڵەترین زەلام بوو دەبایە ئەتوی هەڵبژێرم بەڵام ئەمن بە دوو پارەی کەتم بە دوو ناوبانجی کەتم داوای لێبردن دەکەم زەینەب مەگری زۆر باشە محەممەد هێشتان دوو بابەتی تریشت مایە بەڵام جارێ با بابەت یەکەمت تەواو بیتن مامۆستا تو لە سیایش نەکردیە کۆ ئەدی ئەو معلوماتانە من دەزانم زانیم پیاوی خراپ دائمە معلوماتی هەموو لە ناو خەڵکی مامۆستا زەرامەشی ئاخری ها چ کتابش دەخینیوە بەسە زیاتر مەڕۆ حیات زۆر باشە ئێستا دوای ئەو ناوبڕی بەشی دووەم دەست پێ دەکە دەست پێکە مامۆستا دان پێدانان محەممەد بەرێ مامۆستا بەسەرهاتی نارنج ماڵۆ بجێڕەوە نارنجت بۆ ڕەفز کردەوە مامۆستا نارنجم بە بیرمەینەوە ڕەحمەت لە بابەت وەڵڵاهی بە قورعانت و نەفەری وان بە بیر دێنیەوە تو مێشی من تێک دەدەی نەفسیەتم تێک دەدەی جارێ بسوڕێ دەرێ ڕوود نییە بەرامبەر ئاوێنەی بە قورعان مامۆستا و ئاوێنەی ژیانی منی تێکدا هەموو شتی کەشف دەکاوە ئەو کو ئەو شتە بە مێشیدا هات کوڕسیەت و بەسە نارنجت لۆ ڕەفز کردەوە مامۆستا نارنج قەناعەت تەوی بەحسی نارنجی بکەم نییە دەمری لەگە پێگەنی نییە نا پێ ناکەنی مامۆستا نارنج هەتا برێ کچێکی محتەرەم بوو هەموو ئەخلاقەکی ئینسانی تێدا بوو مامۆستا زۆر ڕێک و پێک بوو مامۆستا بەس یەک مشکلەی هەبوو یەک مشکلەی هەبوو مامۆستا تەنسیقی ڕەنجی زوان نەبوو باشە نارنج بەس لەبەر ئەوەی جلوبەرگەکانی تەنسیقی ڕەنجی تەواو نەبوو ئەتو نارنج ڕەفز کردەوە طبعا مامۆستا چکە لەبەرەوەی ئەم زەلامەچی بەس چاوم لە پارەی بوو بەس چاوم لەوەی بوو نییە مامۆستا دەوڵەمەند بووم کو نازانم مامۆستا دەرێ بەس لەبەر ڕەنجی بوو لە بە پارەی مامۆستا آخر دەزانیت چییە کرد بوو مامەهان ناسم لە بە پارەی بوو ئیدووەمت ڕاستە
مامۆستا لەوە دەکەی کاکە لەگە من کاکە ئەو نارنجەوە مەشاکلی تکەشی هەبوو وەکو چ مامۆستا زۆر بەجێ ئەبلە ناجیحا و ئەبلە قانیعی دەکرد یعنی شتی وەکو چ مامۆستا بە قورعان مامۆستا بە بیرماتەوە هیوایەتی هەفتیانە بۆ هەفتیانە ئەوجە لەگە ئەبلە حەنانی ئەگە دایزە سافیەی مامۆستا کرا هەر لێگەر لێ لەو هەفتیانی لەو هەفتیان هیوایەتیان بوو هیوات مام زۆر بەجێ وای دەکرد هەڕەوەندا ئەرێ وەڵڵا مامۆستا ئەولو پێ دەکەنی مامۆستا بە بیرماتەوە ئەبلە سافیەی پێ بەکەدا پێ مەکەدا باش ئەو ڕوود هەیە تو مامۆستا هەڕوود نییە ها تەمەشاکە ناوی تەمەشا ئاوێنەکەش بکەیت ئەوەی هەگرە لێرکوانە بە قورعان قسەی بە قوترم پێ هەڵناگرم مامۆستا و ئاوێنەیە نییە شەرمەزارم دەکاوڕۆ محەممەد ئێستا بەرامبەر ئاوێنەی دان بە هەڵەکانت دابنێ کە غەدرەی گەورە لە نارنجی کردیە یاڵە بسوڕێ بسوڕێ نارنج حیاتم زۆر داوای لێبردن دەکەم ئەمن غەڵەت بووم دەبایە بە تو ڕازی بم لە بەرەوەی تو نییە هەموو شتێکی جوانی ئینسانیەتت تێدا بوو نارنج یعنی چ بوو ناوم دەگۆڕی دەم کردە برتوقالی بەس نەبوو ڕۆی لە دەستمدا ئەو ئەقرەی من هەو نەبوو بەس چاوم لە پارەی بوو نارنج زۆر باشە ئێستا کە خۆت کەشف کرد هاتێ سەر ئەسلی خۆت مامۆستا ڕاوەڕووی خۆم بسوڕێ مامۆستا بە قورعان مامۆستا و زۆر شەرمەزاری کردی مۆئانە مادەم ڕازگۆی دەبی گوێت لێ بگیری مامۆستام دەبێ شخصیاتی خۆم دروستکەمەوە بەرامبەر ئەو ئاوێنەی ئەی ئافرم ئەی ئافرم زۆر باشە بەس مامۆستا یەک شت پێ برێم کچە وەرە پێش مامۆستا وەچی ئەو بەرنامەدا دەبەزی کارەبای مانتقەیمان بکوژێنەوە کورێژ نمینایە باژێری نەبی بێدەنگ بە محەممەد ئێستا دێنە سەر مەوزوعی سەیرانی مامۆستا سەیران کورە مامۆستا واز بینە بەس سەیرانی مەکە ئێلۆ کورە بابا مامۆستا سەیران ئێستا خێزانمە خێزانم ئێمەش دەزانم کورەوە مەرێ بابا دەبی دان بە هەڵەکانت دابنێ ئێرە ژووری دان پێدانانە کارەبای مانتقەمان بکوژێنەوە واز لە قسانە بینە وەختمان مەکوژە سەیران ژیانی سەیرانت وێران کرد بەرامبەر ئەو ئاوێنەی دان بە هەموو هەڵەکانت دابنی مامۆستا یەک قسەی ناکەمە تا گۆرانێکی عەدنە شانسزم بۆ نێنێ دیسان هاتینۆ سەر مەسەلە یاسین و گۆلچێ مامۆستا قوربانی گۆلەکە دەبم بەس حەزم لەوەیە عەدنا زازیوەتی دەرێ دۆڵدور چەلیم ئارکەداش بەسە دەردی مەچارم یەک بەسە خەلاص حەیاتی یەک دەی قسەی بکە نەری نارێم کاکە kontrol گۆرانی عەدنان شانسız İçerim arkadaş benim derdim çok İçerim arkadaş derdime çare yok İçerim arkadaş bugün keyfim yok İçerim arkadaş tadım tuzum yok Dostlar acı söyler düşmanlar sevine dursun Bir büyük içtim ben şifalar olsun Dostlar acı söyler düşmanlar sevine dursun Bir büyük devirdim ben şifalar olsun Mezem biraz peynir biraz da zeytin olsun İçerim arkadaş içelim işte İçelim arkadaş içerim işte خەریکە خۆت بکوژی مامۆستا ئەخر ئەم معانات هەیە لەگە سەیرانی زۆر باش مامۆستا ژیانی من لە پاش ئەو هەموو فکرکردنەوەی لەگە سەیرانی بەڵام نییە نۆت پە لە گۆڕا زۆر باشە ئێستا بەرامبەر ئاوێنەی دان بە هەموو هەڵەکانت دابنێ فەرموو خەرم پێ خۆشێک مامۆستا سەیرانجە سەیران زۆر داوای لێبرن لێ دەکەم سەیران هەتوو لە ماری بابت بەنستە لەو کێک پیزا هەلو پیزا هەلو کینتاکی گەورە بووی کاتە ماری ما
داكم بقى بازار الزوري جدادنا بەڵێ مامۆستا زۆر خەترم لێ کرد زۆر خەترم لێ کرد مامۆستا باوەڕ بکە مامۆستا غەدری وام لێ کردیە سەیران بەبیرت دێ لە ماری بابەت بە چاکووار بەسی تری سیارە لە مارتان چاکووار ڕەنج بوو کاتێک ماریمە کاتێک نە من یەک ڤیکترامۆ بێ تڕەتڕی دەکرد لە ڕێ ڤیکترا فیت بە مشتا مامۆستا سەیران فێرە فیت بەم گۆڕینش بووە دێگم محەسەنی دێگەم محەسەن زۆر باشە ئەدی شەهادە مامۆستا خۆ شەهادە دەبوو مامۆستان بێ شەهادەمە عاتڵ باتڵ ئەدی خۆیتم نییە من قەناعەت دەبی مامۆستا عائیلەی وانە دیتی عائیلەی وانە گەورەترین شەهادەیان هەبوو ماستەر دکتۆرە پرۆفیسۆر گسکەترین شەهادە مامۆستا زاین لە ماریوانە چ بوو گسکەترین شەهادە لە ماریوانە بە کلۆریۆز بوو مامۆستا بەس لە ماریمە کە هاتێک نەما سەیران کە هاتێک نە من گەورەترین شەهادە لە ماریمە سێ متەوەستەی بوو مۆزەفی حکومەتی بوو بە هەستە تەعین ببوو سەدا بیستویەکی لێ برابوو محەممەد چیتر مامۆستا ئەو کچە ئەوها ئەمنی دیت بوو وەچەی درامایە تورکیەکان بەڕاست قەناعەت دەبی ئەوها مەعتیقم کردبوو لەکنی لەوێ ئەموو هەنەدەم دەزانم وەنە چییە؟ ئەوێ عەشق المەمنوع باش دوای دەرچوو محەممەد چ محەممەد دەرچوو بە تەنیشتی جانەچوو بە دەرگم مەسلی ئەفغانیمە زۆر باشە باسی کەس مەکە باشە ئەدی ئەوان هەمیشە لە سەفەردا بوون ئەوان مامۆستا بەبیرتی نامەوە کورە مامۆستا ئەوانە دەورەمەند بوون ئەوانە پارەیان هەبوو پارە بەڵێ وشکە پارەیان هەبوو لە مارێ بەڵێ قەناعەت دەبیتن مامۆستا سەفەریان دەکرد بە کەیفی خۆیان لە بۆ ئەڵمانی بەریتانیا کەیدا ئایسلەندا مامۆستا قەناعەت دەبی ئوستورالیا دووبەی بە کەیفی خۆیان مامۆستا قەناعەت دەبی مامۆستا گسکەترین سەفەریان برێ چێن دەربوو ئەنیە زەڵاتە بوو لە کنیان زەڵاتە بوو ئەڵمانیا بوو ئەڵمانیا گسکەترین سەفەری وا بوو کەچی وەچی هاتەکنە من دوورترین سەفەرمان لە بۆ هەنارێ بوو بەداخەوە ئەوشێکمان خۆمە حازر دەکرێتات پێمان دەکرا ئێستا چ هەیە لە بۆ سەیرانیکەیە ژیانی سەیرانت تێک و پێک شکاندووە لە ڕووی سایکۆلۆژیەوە تێک شکاندووە ئەوەیە من ئاگادار بووم یەک لە هەڵەکانت کە زۆر خەتەر بوو ئەو کچە لە پێداوی تۆ ئامادە بوو ماڵەیان حاشای لێ بکەن ئێستا چیت بۆ سەیرانی هەیە مامۆستا بە سەیرانی دەرێم سەیران بەختم ڕەش کردی ئەی خوا بەختم ڕەشکە بەسە مەگری بەسە مامۆستا زۆر قەدرم لێ محەممەد ئەمن دەستخۆشی لێ دەکەم هەر کەسێک کە بەرامبەر ئاوێنە ڕاستیەکان ئاشکرا بکە پێویستە دەستخۆشی لێ بکرێت مامۆستا چونکە هەر کەسێک بەرامبەر ئاوێنە دان بە هەڵەکانی خۆی دابنێت ژیانی بەرەو پێشتر دەچێت بەڵام ئەگەر عینات بێ و برێ من هەڵە نیم لە شوێنی خۆی دەمێنێتەوە و ژیانی بەرەو وێرانتر دەچی ئەی ئافرین دەستخۆش سپاست دەکەم عزیزی مامۆستا قەناعەت دەبی مامۆستا زۆر خەڵک پێویستی بۆ ئاوێنێ هەیە ئەی ئافرم دەبیدی نییە هەموو خەڵک نییە لە پاشە من بێ لە بەرامبەرەوە ئاوێنێ قسەی بکە محەممەد ئێستا کاتێوەی هاتیە چۆنە تو دانت بە هەڵەکانت دانا دەچینە ناو خەڵک و ئەو کەسانی کە لە ژیانیاندا هەڵەیان کردووە دان بە هەڵەکانیان دابنین وە خاڵەکی ئاوەچی تو خاڵەکی گرنگتر ئەوەیە بزانین ئەو کەسانە چۆن ئەو خێزانانە چۆن ژیانی هاوسەریان پێگەیناوە باسی یەکە بە یەکەی ژیانی خۆیان بۆ ئێمە بجانەوە دە زۆر باشە خۆشەویستان لەگەرمان بن ئێستا دێمنە ناو خەڵک و قسە لەگەرەوە هاوسەر جوانانە دەکەین
بزانین کو ژیانیان پێکی نایە و چەند جوانە بەشەر ئاعتراف لەسەر شتە جوانەکان بکە خەلاس وا هات دان پێدانان ئەیشان خۆشەویستان چاوتان ماز دەکەمەوە هاتمە شوێنێکی گشتی مقابل لەگەڕ و خەڵکانە دەکەین ئەوانەی کە زەوازیان کردی بزانین کو زەوازیان کردی لە چێندەرلۆی هاتێ لە چێندەرلۆی چووە ئەو نوع پرسیارانەیە ئێستا لە خەڵکی دەکەین قەنەعەت تێبیتن کو من ئاعترافم کردبی ئەوانش ئاعتراف بکەن مەجاڵی تێدا نییە خەلاس لەگەرم بوون وەرن لەگەرم ئێستا کو بەناو دەکەوم واڵڵا چۆنی ئەحواڵت باسی بەرنامەکمان هەیە ئەو بەرنامەیە باسی دان پێدانان وشتوا دەکات مەسەلەن یعنی لەسەر ئەوەیە ئەو کەسانە کو ژیانی هاوسەریان هەڵبژاردیە جەنابەت یعنی مەسەلەن کو ئەو مرد کردێ زارێ بەناو کاتیمە لەگەرەیە یعنی کو ئەوەت هەڵبژاردە و زەلامی کە ئێستا مەسەلەن هاوسەرتە کو هەڵبژارد والله لە ئیشە پێکەوە بووین دەوست لە ئیشی خۆت کردی ئیدی برادر بووین لە هەمان جێ ئیشمان دەکرد باشە مەسەلەن یعنی ئێستا دەمەوێتم پێت برێم یعنی ئەو کەسی هەر بژار یعنی زۆر بەدری خۆت بوو لە ڕووی ئەخلاقی زۆر باش بوو بلێ کەس باسی نەدەکرد بە خراپە کەسێکی باش بوو ئەوەم بەلاوە گرنگ بوو زۆر کە کەسێکی زۆر بە ئەخلاق بوو کەس باسی نەدەکرد لە ڕووی تەبیعەت لە من دەگونجاو تا باشە سوالك يعني مثلا ئەتوو ئەو چ وعدێکی بە توو دابوو جێبەجێ نەکرد بەس بەڕاستی وەڵڵا هەمووی جێبەجێ کرد اعترافات وەڵڵا هەمووی جێبەجێ کرد چونکە هیچ وعدێکی ئەوها گرنگ نەبوو مهمترین وعد لە زەواج دڵخۆشیە و ئەوەشی پێدایمە الحەمدلله باشە ئەمن دەمێ پرسیارت چی بکەم یعنی بینی خۆمان بیتن ها یعنی ئەتوو پێشەوەی میر بکەیت چەند داخوازی داد و بریە شەرمی والله ئەو شتانە ناژمێردرێت چونکە مادەم کە لێدا شخصە و چێە یعنی زانە ها ئەترافی کرد کە زۆر هات نەداوای بەس ئەوی هەری بژاردی ئەفزەلەکە بوو ئۆکەی بووە طبعا مثلا ئێستا فیکم مرتاحن الحەمدلله زۆر باشە پێت باشە مەسەلەن یعنی گەنجی ئێستا کو زەواجی بکەن کو یەک دریار بژێرن بەخوای پێشتر لە زمانی زوو مەسەلەن ئەو شخصانە یەکتریان نەدەناسی داکەباب یەکتریان لە بۆیان هەڵدەبژاردن ئێستا مۆدیلی ئەو شتەی نەمایە لەبەرەوەی ئێستا پێشوت نەک تەلەفۆن ڕیسالە بەس ینی مەسەلەن ئەهەمشی بزانی کە ئەو شخصە کووە طبیعەتی لەگەرت دەگونجێ ناگونجێ مەسەلەن هەیە هەر کەسە و عائیلەی وی تربیەتەکە مثلا ئەمن عائلەی من تربێتەشیان دایتە من عائلەی وی تربێتش کە ئایا ئەو ئەمنی قبولە یان ئەمن تربێتیم قبولە لەگە یەک نەگوزێ شۆت دەکەن لەگە یەک نەگونجەی ئیدی جیابوونەوە ئەو شتانە ڕوودەدا یعنی مهمترین شت ئێستا پێت باشە مهمترین شت ئەگەر بکرێتن لە زەواج یعنی لە ژیانی هاوسەرگیری کە بکرێتن ژن و مێردەکان پێکەوە مرتاح بن کو ئەو هاوسەرێ هەڵبژێن دەبی لێک تێگەیشتن هەبی لێک نێزیک بن ها لێک نێزیکتر نا بلێ لێک نێزیک بوون چییە تو کە لێک تێگەیشتی ئەوە لێک نێزیک بوونە کە لێک تقبول کرد مەسەلەن ئێستا ئەمن تووڕە بم ئەو تووڕە بیتن نابیتن دەبی کەسێک هەر تەنازول لە بۆ ئەوی کە بکات لۆ بەردەوام بوون یعنی ئەوە ئەساسە باشە ئەتوو مێردەکەت ناوی چییە زیندان زیندان زیندانت کردیە دەبی زیندان بکرێ مەسەلەن ئێستا چ غەدرە کرد لە مێردەکەت کردیە تو وەکو غەدر نا بەس غەڵەت هەر دەبیتن یعنی لە ژیان یعنی ئاعتیادی ئەگەر کەسێکدان بە غەڵەتی خۆی دابنێ بەرامبەر شخصەکە لە بەرەوەی پێ گەورە دەبی ئەم زۆر زوو عەسەبی دەبم و کە عەسەبیش دەبم زوو سارد نابمەوە یعنی هەر لەسەر لە ناو مێشت خۆم هەر ئەمن ڕاستم مەسەرەج کوردیە دەرێت دۆ شاوی تێکردەکەی ئەجا ئەو زۆر باشە لە بەرەوەی ئەو ینی زۆر زوو هادی ئەم دەکاتەوە ئەو زۆر باشە
ئەو زە ئێستا ئامادەمانەوێتن لەبەرەوەی زۆر بە زەریئی قسەت کرد لەبەرەوەی بەرنامەکەی مە جوانتر کرد ئەنگۆژ ئێوارێ دعوەتی مەبوون لە ماسی شکار خوانێکی جوان لەگەر کاک زیندانی هاوسەرت دەبێت سەر لە ماسی شکار. دەستان خۆش بە هیوای سەرکەوتنی زیاتر زۆر خۆشحاڵ بوو. چێوە؟ ستۆپ مامۆستا ستۆپ. چییە؟ مامۆستا اعتراف دەکەم ئەماتە ئێستا معدەن و شکرە وزلێک جیاواز ناکەم. ئەزەوە چ پەیوەندی بە بەرنامەکەمانەوە هەیە؟ کڕە هەمووی اعترافاتە. بەسە یەڵە دەی با بڕێ. سەرسە مامۆستا. يلا. السلام عليكم. يا اهلا وسهلا. شلونك زين؟ شلون اسم بالخير؟ محمد. أنا يمي محمد. السلام عليكم. مرحبا أختي شلونك؟ اسم بالخير؟ ندى. شنو؟ ندى. ندى. اوه ايه هاي عمتي اسمها من ندى. والله صدفة. حبيبي يعني مثلا هاي برنامجنا يعني اسمها الاعترافات الحياة الزوجية. حلو. مثلا يعني هسه اني اسالك سؤال، انتم بالحب متزوجين لو هيك صدفه؟ ها لا علاقة حب احنا 3 سنين. ايه قد الكلام انا اخذت. حكي حلو كان يحكي. ايه مثلا يعني شنو هاي سؤال يعني هاي كان ينطيك وعد ما مسويها. لا هو ما انطاني وعد ما سوى، لا انطاني وعد وكفى بهذا الشيء، يعني كلمة رجال. الحمد لله. لعد انت مثلا شنو سامع من عدها وما منفذها ورا الزواج؟ هي كل شيء بصراحة، هي كل شيء منفذت لي ورا الزواج. ما شفت منها قصور نهائيا. يعني من بعيد او من قريب او امور البيت او امور الحياة انا اعتبرها سند الي مو مرة. ما مصابة قرآن وقلم الثقافة. هو أني تدري هسه أريد أسألك سؤال. تفضل. يعني شلون الشباب اللي يتزوجون مثلا الشباب يعني عامة شلون يختارون؟ قوية ها؟ ادري العرب مالتك انكسر. والله بصراحة كل من وبعد رأيه رأي اهله. ممكن هو يحب يتزوج يعني عن علاقة عن حب، ممكن اهله ما يوافقون هالشيء، ممكن هو يعني عاجبه الزواج عن حب مو تقليد. فهي تبقى عادات وتقاليد يعني الناس مجتمعاتهم شنو هم. انا اللي افضل انه واحد يتزوج عن حب افضل يعني بهواي. شوفي كل واحد واختياره حسب اختياره، نفس كلام زوجي يعني اكو بهم اهلهم ما يقبلون، اكو بهم لا يقبلون، يعني قليل البعض. بس احنا نقول يعني رسالة لكل العالم انه عوفوا الشخص، يعني عوفوا ابنكم ياخذ اللي يريدها، لان هذا الشيء كلش يعني يقيد البنية او الولد، هاي حياتهم بعد. يعني مثلا انت شنو اكو اخطاء بحياتك يعني ما معترف لمرتك يعني لحتى هسه؟ هواي. هواي. ماكو الاغلاط هواي يعني. لا تركز من سؤال لازم تقول. يعني ايه يلا والله يلا قول. انا اعرف بهن يعني من ناحية البنات وش يعني. بس لا هسه ممكن يبين من حكيها هواية حبت. هو الحمد لله والشكر، مع العلم صار خلاف بيناتنا وصلنا للانفصال مرتين ورجعنا. يعني مثلا قبل ما تتزوج كم طلب مال زواج جاي لك؟ تقريبا هواية اجاني واني ارفض. 1 2 3 يعني تقريبا 4 5 هيك واني ارفض. بس يعني هذا اخر افضل واحد طلع هذا ها؟ الحمد لله. لعد انت 1 2 3. انتم سويتم برنامج مالي هواي حلو. انتم هاي الليله معزومين يمنا بمكان مطعم شكار مال اسماك. اوكي والله نتشرف بالله العظيم نتشرف حبيبي. شكرا زر ماسي شكار هاي سما شكار مصيبه عبالك مال كراده. والله نتشرف والله العظيم. انتم شعب قلت لكم شعب طيبين جدا والله مو قدامكم. احنا نحبكم ونحب سياحة اربيل كردستان عامة. من وين انت؟ من بغداد. من وين انت؟ من بغداد من الاعظمية. والله اي انا والله شايف بغداد تدري حرامات عمرك خسارة. نروح كل لا احطك بعيوني والله نحطكم بعيوننا. يلا مع السلامة. عمرك هاكا يلا حبيبي. صدقي. ما بري محمد رنقة.
دقا دیسان چییە؟ مامۆستا اعتراف دەکەم شفتی سۆر لە شفتی سپی خۆشترا گورە بە پێشم بکەوە مامۆستا یەک سوال لێ بە دەکەم پێشم بکەوە مامۆستا شفتی شرپەی بێ خۆشتریان تەپەی بێ گورە بە پێشم بکەوە عەزیزی حەیات یەک پارچە هەولێر پشتی چیایە ناوە ڕاستی قاڵایە هەولێر پشتی چیایە ناوە ڕاستی قاڵایە بۆیە قەڵام خۆشەوێ مەڵی یارمی تێدایە بۆیە قەڵام خۆشەوێ مەڵی یارمی تێدایە بەڕێ خۆشەویستان هەر ئێستا دامپێدانان لە پارکی شانەدەرا لە گەرم بن بزانە دامپێدانان ئەو ڕئیشی خۆی دەکایانە وەرن دەمەوێتن بپرسم لیان پرسە برێ بابت ساری چەند بوو ئەنگۆ مەسەنە زەواستان کردیانی دەردوازە چەند؟ دوازە بەڵێ دوازە ساڵە زەواجیان کردیە بە ئەوە بوو ینی برێ برێ کو یەکدریتان ناسی دەڵێ داکی بۆ داکی بە جیران بوون ئەوە داکی بەوەی گوتیا ئەو ژنە جوان ئەوە ژمێری لەگە کرد والله الله یعنی دیتۆ لەوێندەر زیران بووە زیران بوو برێ ئەوەی ینی ئەوەی دیتو بوو پێشتر بابتی دیتو بوو پێشتر دەرنا نەدیتوە باشە پێم برێ ئەو مندارانەش ینی هەمویان مندارەکانیش قسەی دەکەن یان قسەی ناکەن هەمیان قسەی دەکەن دەزانن وای جیان ئەمرتان درێژ بیتن ئەوزە کووە ئەنگۆ ئێوارە داوەتی مەبووین بە بابت بربر ئێوارە ئەنگۆ داوەتی منە لە مەتعامی دەڵێ باش تەواو ئێدەوە ئەوە دوو بیتاقەی ماسی شکاریە دەچن لەوێن دەر داوەتی منە و شەوەکی خۆش بەڕێ دەکەم باشە بەڵێ خۆشەویستان لە دامپێدانانەوە ئێستا دەچینەکەن عائلێکی زۆر بە ڕۆمانسی دانیشتینە لەو زۆ خۆشەی لە گەرم بوونوەرن سەلام عەلەیکوم بە ئیمانم هەر ناستیەوە سەلام عەلەیکوم خوشکم وەرە پێش ناوت چییە تو شەمسەدین باسەر ناکە شەمز الدین شەمز بە هاوینان گەرمان نییە بەخوای نەخوای بەزێر ناوەڵا خوشکم تو ناوت چییە بالعکسی من بەفرین بەفر و شەمز تێگەراوی یەکدری ئەرێ وەڵڵا ئیقاع لە عائلەتانەیە باشە کاک شەمسەدین جەنابەت چیش دەکەیت قەسابم زۆر چاقۆیش دەکا وەلۆیە ئەو گوپانت قڕا چۆن حیاتم ساڵی چەند زەواستان کرد ساری 97 97 باشە خۆشەویستی بوو سوتفە بوو ناوەڵی بە هەر کوتوپڕی بوو شەمسەدین حەز دەکەمە تو بابی پێشکەشی کردم کوڕەپلکم بوو بێ ئەوە یەکدریشمان دیت پێ کورە دەووس ئەرێ بەخودای باشە خوشکمە تو پێشتر شەمسەدین دیت بوو یەکەم جارم هەر دیتم و هاتە داخوازیم داخوازی و مارەکردمان یەک بوو زۆر بە خودبام بوو شەمسەدین خۆمان بیڕانە دەوەستا باشە سوالێک ینی لە زەواجی پێویستە بە خۆشەویستی بیتن یان سوتفە بیتن بەخوای جار هەیە بە خۆشەویستی بی خۆشە جارشێ بە سوتفەش بی هەر خۆشە حەسەب ئافرم شەمسەدین ئەمژە ڕێمە تێگەیشتن هەبی لە بینی وەردووکە باشە کاک شەمسەدین
بەر لەوەی هاوسەرگیری لەگەڵ بەفریخان بکەی چەند داخوازی ترت کردووە بەزانە ڕاست ئەوە سوالە زۆر زۆر جوانە زۆرشم پێخۆشە باشە سێ داخوازیمان کرد بەفریخانی ڕاست ئێمین داخوازیم بوو لەخوای بەزیابی هیچیان نەبوون نا ڕەفزم وەرنەگرت بەس قسمەت بەزڕانەدەوە ساژەمسەدین پێ باشە خوشکم شەمسەدین کە هاتە داخوازیت یعنی یەکەوسەر ڕازی بوو یان گوتت ئەوهانە ئەوها ینی مەسەلەن ناوەڵا دەست بەجێ جواماندا هەر ئەو ڕۆژەشی دیتن و مارەکردنمان یەک ڕۆژ بوو واللهی خۆ زەرەر نەکردێ پیاوەش گەرە چاکە دەو بە خەندەیە شەمسەدین هەر بە نەخشەش بێ لە هەموو ئایلەکی هەر بە خۆشی بژین هەر خۆشی خۆشە نەک ناخۆشی بیتر کاک شەمسەدین مەسەلەن چ غەڵەتەکەت بەرامبەر خێزانەکەت کردی ئێستا عینە سوئای لە خێزانەکەشت دەکەین یعنی بەرامبەرەوی و هەست کردبی ڕۆژان درجا دەست کردبیتن بێتاقەتت کردبی بخوای هەڵەیمان لەخوای بەزای هەڵەمان نییە الحەمدوللا بەس بە یەک چتی تەنگاو دەبی خێزانم حەز ناکە سەفەرکەم بەتەنێ آخر شەمسەدین پیا و خەتەرەوەی بەتەنێ سەفەر دەکەم ڕاخنا لەگە برادر ئەدی برادر خوشکم دوو لۆ پێت خۆش نییە ینی مەسەنە و سەفەرکە بەتەنێ خەرگەلەکەم خۆشە حەزم لێنی بەبێ من بستە دەرەوە واللهی یەک چەپڕی دەوێتن ئەوەی بگرە ئافەریم شەمسەدین بە قورعان ئیشی خۆت کردیە قوربان بم باسە خوشکم ئەتۆ شەمسەدین گەلەگەوەی دوور لێ ڕاوە دیمە ناوەندێ لێگەر کچەگەڵە شەمسەدین پانوبەری بووینە دەگەیت بێت دەستەمە باشە خوشکم یعنی ئێستا جەنابەت هیچ شتێکت کردیە دری تون ببیتین یان بێتاقەتت کردبی لە حیات ئەگەر بەس ئەوەندە ئەگە برێ مەچۆ دەرێ بۆ دڵی تون ببێت دەنا هیچ غەڵەتەکەم بەرامبەری نەکردە دڵی سەغڵەت ببێت زۆر دەستە دەرە شەمسەدین نا بەس هەر حەزم لێنێ بەبێ من هیچ بستە دەرەوە ئەم شەوان دەسم دۆمینە و ئۆکەی ئەو شتان دەکەم ئەو چتانم نییە ناوەڵە ناوەڵای ئەگە کو هەفتەی ڕۆژە خۆشەویستێک برادەرگانی ها خۆشەویست نەگزەلا ئافرەت بیتن برادەرەکە تەکلیف دەکا بەس ئەش حەز ناکە بچم ماشەڵا دەبتە عکسیش کەنج ئەو پێی ناخۆش ئەزە برادری خۆشەویستمە ئەوانش برادەر دینە برانە لێ تەکلیفم لێ دەکەن وەکو برایەتی ئەلحەمدوللا لەخوای بەزیادی باشە لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم بەڕاستی دەمەوێتن ئەمن ئەو شەو خزمەتتان بکەم داوەتی مەبن لە ماسی شکار نازانم دیتیتان چوینە ماسی شکار لەسەر شێستیە جەنابتان داوەتی منە شەوەی خۆش بەڕێ دەکەن جەماعەت دەگەر بێت و ماسیەکانم دەنێ بیتاقەی ماسیەکانم دەنێ دوو بیتاقەی ماسی شکارە ئەزەڕاوە یەک دەخە یەکەوسەر وەرمەگرە شەمسەدین دوو بیتاقەی ماسی شکارە جەنابتان داوەتی منە لە ماسی شکار یەک لە باشترین ماسیەکانی هەولێرێ هەر سەرکەوتوو بیتن خوا بازاڕی بداتن تەمەنی خۆشیان وە دەخوازم ئینشاڵڵا سەرکەوتنی ژۆنگۆ هەر لە خۆشی دابن ئینشاڵڵا نەخشەش بی لە هەموو عیلەک ئەوها ژیانێکی خۆش برەنە سەرێ بەرە خۆشەویست باشە دەمەوێتم پرسیارێک لێ بکەم و جەنابەت ناوت چییە؟ ناوم خەسرەوە. ئەم تەواو کاک خەسرۆ توی دەناسمە توی یەکی لە مسەوەڕە بەناو بانگەکانی هەولێرە. لەمێژە وەڵا 23 سالە تقریبا 30 سالە.
بەسوودفە ژنتینە یان عاشقاتی ناوەڵە بە سوودفە بوو ولو نوهەتەکان زۆر عاشقاتیان نەکردی وەڵی کورە ترس هەبوو شتە بوو وچی ئێستا نەبوو ئێساگە لە خۆش بووە ئێستا حڕیەت زۆر بوو ئەوە زۆر بوو بەس پێشترێ ینی دابوونەری طبعا تأثير زۆر دەوری باشە کا خەسرۆ دەمەوێتم بپرسم یعنی قەت ڕۆژێک لە ڕۆژان خێزانەکە دری لێ پێز نەکردی بری ئەو ڕسمی شێت گرتیە و یان ئەو ها ینی ئیشەکە تاسیری نەکردی بەخوای زۆر ئەوەیە چونکە بەخۆت جەنابەتی فەنانی زۆر کراوەیە ماشەڵڵا ڕەبی پیرۆزیەگری لە بەرەوەی لە ناخەوە من دەناسی ماشەڵڵا ئەخ خۆی ناخمی بەس لەگە گۆرانێکی خراپ ڕۆیشتوی کا گۆرانیانە یادگاری گەنجیم ئەیام زەمانە جەنابەت ئەو شۆ ئێوارە داوەتی مەی لە ماسیشکاری هیوادارم کاتێکی خۆش بەسەر بن مەمنون زۆر سپاس خۆشەویستان دام پێدانان کۆتایی پێات کۆمەڵە خەڵک باسی لە هەڵەکانی ژیانی هاوسەرگیری کرد و ئەمنیشدانم بە فەشەلی زەواجی خۆم هینە تا بەرنامەیشکە لەگەرم بن چاوەڕوان بن خواتان لەگەڵ والله لە بیرمتان نەچیتن دام پێدانان بەردەوامە والله مەجالەکەم دێ بەشکەم نا وەختم نەمایە محەممەد دەبی لێرە دام پێدا بنی کە ئەکتەری ئیشی تووە بەڵام مۆسیقا و گۆرانی ئیشی تو نییە دام پێدا بنێ مامۆستا دام بەوەی دادەنێم کە بەڕاستی ئەمن غەدرم لە گۆرانی ژیانم ئەمن نییە وەرە لەم پرسە ئەمە باشترین زەرامم لە هەڵبژاردننی کەسایەتی لە هەڵبژاردننی ئاوسەر زۆر باشە محەممەد ئێستا کە یەکە و ئەو هاابە